بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لآيات حفتا وهشتي سورة آل عمران داين لو آتجد أخوي جورة هرباسي جولك كان يا أهل كتاب من بودا كان كيكي شريك للصفة خراب كان أهل كتاب جولك كان وهروها مسيحي كان ئەوە بوو کە کاتێک کە کتێبی خوایان دەخوێندەوە کە تەوراتە یان ئینجیلە لەگەڵ هێندێک کەلیمە تۆزێک یا حەرەکەکانیان دەگۆڕین بۆی معناکە بگۆڕێ یان تۆزێک زمانیان لار دەکردەوە بۆ ئەوەی ئەو مەبەستەی لە ئاەتەکەیدا هەیە لە نووسراوەکەیدا هەیە مەبەستێکی دیکە بگەێنێ و هێندێک جاریش لە کاتی ماناکردن و ڕاوەکردنیدا بە حەزی خۆیان و بەویستی خۆیان ئەو شتانەی بۆیان هاتبوون تەفسیریان دەکردن بۆ خەڵکی کە بەبێ گومانی ئەوانە هەموویان خیانەتن ئینسان دەیکا لە کتێبی ئاسمانی. ئێمەش ئەگەر قورئان بەنمونە بەو شێوازە نەخوێنینەوە کە هاتۆتە خوارێ بچین حەرەکەیەکی بگۆڕین یان کەلیمەیەکی پێش و پاش پێ بکەین تا معنایەکی خەراب بدا، یان لە قورئاندا زۆرتر ئەگەر کەسێک ئاەتێکی خوێندەوە بە ئەنقەز بە مەبەست بە هەڵە تەفسیری کرد بە ئەنقەز بە شێوازێک تەفسیری کرد تا لەگەڵ حەزی خۆی لەگەڵ ئارەزووی خۆی یان لەگەڵ فیکرە و بەرنامەی خۆیدا بگونجێ بەبێ گومانەوە یەکێکە لە جەریمەکان و یەکێکە لە تاوانەکان و خوای پەروەردیگار لە بەرامبەریدا سزای سەختی بۆ ئەو جۆرە کەسانە حازر کردووە. جا دەفەرمێ وئین منهم بێگومان بەشێک لە خاوەن کتێبەکان وئین بێگومان منهم هەبوو لەناو خاوەن کتێبەکاندا لە فەریقەن کۆمەڵێک دەستەیەک یەلوونە یعنی لاریان دەکردەوە ئەلسینەتەهم زمانیان بالکتاب لە کاتی خوێندنەوەی ئەو کتێبەی کە بۆیان هاتبوویە خوارێ. زۆر جاری کە خوێندومانە بەنمونە وشەی ڕاعینا لە قورئانەدا هاتووە دەیانگوت ڕاعینا ڕاعی ڕاعینا یعنی چاودێریمان کە ببە بە گەورەمان بەزەگە زمان لارکەیەوە ڕاعینا یعنی بوو بە خزمەتکارم لە بەرامبەر پێغەمبەریاندا وا دەگوت صلی الله عليه وسلم. خوای گەورە پێی گوتبوون بڵێن حیطەتون بڕۆنە قودس و بڵێن حیطە خوا گوناهمان لێ هەڵوەرێنە دەیانگوت حینتەتون یعنی خوا گەنممان بۆ بارێنە بە گاڵتە. خوای گەورە فەرمانی پێکردبوون بڵێن سەمیعنا و ئەطعنا سەمیعنا و ئەطعنا دەیانگوت سەمیعنا و عەسەینا دەیانگوت بە قسەت گوێت لێ دەگرین دوای ماوەیەکی دیکە دەیانگوت بەڵام بە قسەت ناکەیت. یان خوای گەورە باسی ڕەجمی زیناکەری پیا و ئافرەتی لەناو تەوراتدا جێگیر کردبوو بەڵام لە ڕاوەکردن و معناکردنیدا دەیانگوت لە کتێبی ئێمەدا ڕەجمکردن نییە. ئەگەر کەسێک زینای کرد تەنها دەبرێتە حەمام و هێندێک ئاوی پێدا دەکرێت بۆی خاوێن دەبێتەوە گوناهەکەی لەسەر نامێنێ. کۆمەڵێک دەستکاری دیکەی کتێبیشیان کردبوو جا هێندێک جار دەستکاری کەلیمەکانیان کردبوو هێندێک جار دەستکاری معنای کەلیمەکانیان کردبوو ڕاوەی کەلیمەکانیان بە شێوازێک معنا دەکرد کە لەگەڵ مەسلحەتی خۆیان و حەزی خۆیان بگونجێ کە ئەوانە خوای گەورە وەکو جەریمە باسی دەکا. دەفەرمێ وئین بەبێ گومانی منهم لەناو جوولەکە و مەسیحیەکاندا لە فەریقەن کۆمەڵێک هەن یەلوونە لار دەکەنەوە ئەلسینەتەهم زمانیان بالکتابی لە کاتی خوێندنەوەی کتێبەکەیاندا لتەحسەبوه تا ئێوە وا بزانن کە ئەوەی ئەوان دەیخوێندنەوە من الکتابی بەشێکە لەو کتێبەی کە بۆیان هاتۆتە خوارێ. بەڵام خوا دەفەرمێ وەما هوە من الکتابی ئاگادار بن ئەوەی کە ئەوان زمانی تێدا لار دەکەنەوە و خوار دەکەنەوە لە کتێبی خوای نییە، چونکە کتێبی خوای هیچ وشەیەکی تێدا نیە پێویستی بە منجە منج و منکە منک و یان ناڕوونی و ناشاراوەی تێدا بێ. خوای گەورە خوای هەرچی ئەحکام و یاسا دایناوە لە مەسلحەتی ئینسان دایناوە و خوای گەورەش بە پێغەمبەری گوتووە هەرچی یاسایە ڕوونیکەوە یاسای خۆی نابێ بشاردرێنەوە وەلا لتەحسەبوه من الکتابی تا ئێوە وا بزانن کە ئەوەی ئەوان دەیڵێن لە کتێبی خوایە بەڵام وەما هوە من الکتابی ئەوەی کە ئەوان دەیان گوت و دەیڵێن لە کتێبی خوای دانیە. پاشان دەفەرمێ وەیەقولون هو من عند الله ئەوان دەڵێن ئەوەی ئێمە دەیڵێن و دەیخوێنینەوە لەلایەن خواوە هاتۆتە خوارێ
بەڵام دیسان خوا دەفەرمێ وما هو من عند الله ئەوەی ئەوان دەیڵێن لەلایەن خواوە نەهاتووە. دیسان ويقولون على الله الكذب دەڵێن بەسەر خواوە درۆ وهم يعلمون دەزانن کە درۆیە. ئینسان جاری وایە شتێکی دەڵێ شتەکەی ڕاست نییە بەڵام تۆ بەڕاستی زانی بۆیە نەقڵی دەکەی ئەوە جیاوازە بەڵام قسەیەکەی سوورا و سوور بزانی ڕاز نییە و بشیڵێ ئەو جارادی ئەگەر قسەکە ئیخۆت بێ و ڕاز نەبێ و پاڵشی دێ لای خوای دەبێتە دووسێ جەریمە دەبێتە دووسێ گوناه. وإن فريقا بێگومان وإن منهم بێگومان لەناو جوولەکە و مەسیحیەکاندا لەفەریقا کۆمەڵێکن یەلوونە لاری دەکەنەوە ئەلسینەتەهم زمانیان بیلکیتابی لە کاتی خوێندنەوەی کتێبەکە یا وەکو گوتم یان لە کاتی معناکردنی کتێبەکە لتحسبوه من الكتاب تا ئێوەی ئیماندار وابزانن ئەوەی ئەوان دەیڵێن لەو کتێبەیدا کە خوا بۆی ناردوون بەڵام خوا دەفەرمێ وما هو من الكتاب وما هو ئەوەی ئەوان دەیڵێن من الكتاب لەو کتێبە نییە کە بۆیان هاتووە ويقولون دەڵێن هو من عند الله ئەوەی ئێمە دەیڵێن لەلایەن خواوە هاتووە دیسان خوا دەفەرمێ وما هو من عند الله ئەوەی ئەوان دەیڵێن لەلایەن خواوە نەهاتووە ويقولون دیسان دەڵێن على الله بسر خواوە الكذب درۆ وهم يعلمون دەشزانن کە ئەوەی ئەوان دەیڵێن درۆیە و دەزانن سزا و عقوبەی درۆش لای خوای گەورە چەندە. ئەوە ئاەتی یەکەم. دواتر دەفەرمێ ما كان لبشر ڕێگە نەدراوە بە هیچ مرۆڤێک ڕەوانیە بۆ هیچ مرۆڤێک نەک پێغەمبەر هەرچی مرۆڤ بێ هەرچی بەشەر بێ ڕێگەی پێ نەدراوە أن يؤتيه الله الكتاب کە بۆی ناردبێ خوا کتێب پاشان والحکمە دانایی والنبووەتە پێغەمبەرایەتی ثم پاشان ئەو کەسەی کە کتێبەکەی بۆ هاتووە و پێغەمبەرایەتیەکەی بۆ هاتووە يقول للناس بڵێ بە خەڵکی كونوا خەڵکینا ببنە عبادا لي بەندەی من دون الله لە جیاتی خوا. وازەحا شتیوا دەبێ پێغەمبەران بۆ ئەوی هاتوون خەڵکی لە بەندایەتی بەندەکانەوە بکەنە بەندەی خوا. هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون خەڵک بەتەنها خوا بپەرستێ. دەکرێت پێغەمبەر کتێبی بۆ هات بێت حکمت و دانایی بۆ هات بێت و هەڵبژێردراوی خوا بێ لە جیاتی ئەوەی خەڵکی فێری ئەوە بکە ببنە خوا پەرست ببنە پێغەمبەر پەرست ببنە شەخص پەرست ببنە کە ئینسان پەرست خوا دەفەرمێ نەک پێغەمبەران هەرچی بەشەرە هەرچی مرۆڤە ئەگەر کتێبی ئاسمانی پێگەیشت بێت و ئیمانی بە کتێبی ئاسمانی هێنابێ ڕێگەی پێنەدراوە و هەروەها ڕێگەشی پێنادرێ بە خەڵکی بڵێ خەڵکی ببنە بەندەی من لە جیاتی ئەوەی ببنە بەندەی خوا. بە هیچ شێوەیەکی شتیوانیە ئەدی ئەوانەی پێغەمبەرانن بە خەڵکیان گوتووە چی یان ئێمە کە شوێن کەوتەی پێغەمبەرانین و کتێبمان بۆ هاتووە دەی بە خەڵکی بڵێن چی دەی بڵێن خەڵکی وەرن ببنە عەبدی من ببنە کۆیلەی من وەرن تەنها بە قسەی من بکەن پێگومان وەلاکین بەڵکو پێغەمبەران سەلامی خوایان لێبێ گوتوویانە کونوا خەڵکی ببنە ڕەبانیین ڕەبانی یعنی خواناس کێیە ئەو کەسەیە کە عالمە خوای گەورە علمی پێداوە حکمت و دانایی پێداوە و هەروەها حلم و نەرمونیانی و کارزانی و کاردروستی پێبەخشراوە. وەلاکین کونوا ڕەبانیین بەڵکو بە شوێنکەوتوانیان گوتووە خەڵکی وەرن هەمووتان ببنە ڕەبانی یعنی خواناس کە ئیبن عەباس دەفەرمێ یعنی ببنە کەسانێکی دانا زانا هێمن و نەرمونیان و لەسەرخۆ عەبدی خوا و عەبدی هیچ کەسێکی دیکە مەبن. ئەو جار بما كنتم تعلمون الكتاب بەهۆی ئەوەیەوە یعنی بۆچی ببنە عەبدی خوای چۆن ببنە عەبدی خوای بما كنتم تعلمون الكتاب بەهۆی ئەوەی کە ئێوە خەڵکی فێری ئەو کتێبە دەکەن و بما كنتم تدرسون و بەهۆی ئەو شتانەی کە ئێوە لە کتێبەکانی خوا تدرسون یعنی لێکدانەوە و مانا و ڕاوەکردنی لە ناو یەکتریدا بۆ دەکەن. پێغەمبەران سەلامی خوایان لێبێ خەڵکیان فێری کتێبەکە کردووە نەک تەنها کتێبەکەیان بۆ هات بێت ئەو کتێبەی کە پێغەمبەران فێری خەڵکی دەکەن و ئەو کتێبەی کە پێغەمبەران بۆ خەڵکی تەفسیری دەکەن و لێکدانەوەی بۆ دەکەن بە هیچ شێوەیەکی ڕێگای تێدا نییە ئینسان ببێتە عەبدی
هیچ شخصێک تەنانەت پێغەمبەرانیش نەک ببیە عەبدی قەشە و پاپا و یان کەسێکی لە خۆت گەورەتر و لە دنیادا کۆیلایەتی بۆ بکەی و حەڵاڵ و حەرام و چاکە و خراپی لێ وەرگری. حەڵاڵ و حەرام و چاکە و خراپ باش و ناباش ئیشی خوای پەروەردیگارە، تەنانەت ئیشی هیچ کەسێکی دیکەش نییە لەوانەی کە کتێبی خوای دەخوێنەوە. دەفەرمێ وەلاکین کونوا ڕەبانیین، پێغەمبەران بە خەڵکیان گوتووە خەڵکی نا وەرن ببنە خواناس و زانا و دانا و یعنی کەسانی کار دروست. بۆچی؟ بما كنتم تعلمون الكتاب، بەهۆی ئەوەی کە ئێوە ئەو کتێبەی کە بۆتان هاتووە فێری خەڵکی دەکەن، وبما كنتم تدرسون، و بەهۆی ئەوەی کە ئێوە لێکدانەوە و ڕاوە بۆ ئەو کتێبە دەکەن کە لە خواوە بۆتان هاتووە. کەسێک کتێبی خوا فێری خەڵکی کات و ڕاوە و معنای کتێبی خوا بۆ خەڵکی کات و بە خەڵکیش بڵێ خەڵکی ناوەرن ببنە عەبدی من، وەرن ببنە بەندەی من، بە هیچ شێوەیەکی گونجاو نییە و ڕێگە پێدراو نییە. ما كان لبشر، ما كان يعني ڕەوانیە ڕێگەدراو نییە لبشرین بە هیچ مرۆڤێک ئەی یؤتیه الله کە پێی بەخشی بێ خوا الکتابە کتێب کە مەبەستی کتێبە ئاسمانیەکەیە، جا تەوراتە ئینجیلە قورئانە، والحکمە و هەروەها پێی بەخشراوە حکمەت و دانایی، والنبووە و هەروەها پێی بەخشرا بێ پێغەمبەرایەتی، ثم پاشان ئەو کەسەی کە کتێب و حکمت و پێغەمبەرایەتی پێدراوە یەقول للناس بە خەڵکی بڵێ خەڵکی نا کونوا عیبادا لی، خەڵکی نا وەرن ببنە بەندەی من دون الله لە جیاتی خوا. ولكن بەڵکو پێغەمبەران سەلامی خوایان لێبێ بە خەڵکیان گوتووە کونوا ڕەبانیین، خەڵکی نا هەمووتان وەرن ببنە خواناس. خواناس بە تەفسیری ئیبن عەباسی یعنی دانا زانا و کەسانێکی ئارام و لەسەرخۆ، بما كنتم بەهۆی ئەوەی کە ئێوە تعلمونە فێر دەکەن خەڵکی ئەو کتێبەی کە بۆتان هاتووە. ئەو کتێبەی کە بۆتان هاتووە هیچ بۆ خۆتان جێبەجێ دەکەن، خەڵکیشی فێر دەکەن. ئەگەر خەڵکتان فێر کرد و بۆ خۆتان لی تێگەیشت بن، چۆن دەکرێ خواناز نەبی؟ چۆن دەکرێ ئینسان کتێبی ئاسمانی بۆ هات پێ و ئیمانی پێبێ خواز نەناسێت و یان لەگەڵ خوادا کەسێکی دیکە بپەرستێ؟ وبما كنتم و بەهۆی ئەوەی کە ئێوە تدرسون، یعنی لێکدانەوە و معنای ئەو کتێبەی دەکەن بۆ یەکتری کە لەلایەن خوا بۆتان نەردراوە. ئەو جار دەفەرمێ ولا یەأمرەکم و هەروەها فەرمانیشتان پێ نەکراوە ئەن تەتەخیدوا المەلائیکەتە کە بگرن فریشتەکانی خوا والنەبیینە و هەروەها پێغەمبەران ئەربابە بە پەروەردگاری خۆتان و بەخوای خۆتان. تەنانەت مەلائیکەت کە مەخلوقی بێگوناه نین بۆ ئەوەی نابن بیان کە عەبدی خوای. ئەو کەسەی کە مەلائیکەتی دەپەرستێ نعوذ بالله طبعا لەگەڵ ئەو کەسەی کە گوێرەکەیەکی دەپەرستێ وەکو یەک کافر دەبێت، چونکە عەبدایەتی تەنها حەقی خوایە. عەبدایەتی بۆ پێغەمبەرێکی بکەی وەکو عەبد پێت وابێ پێغەمبەرێک خوایە نعوذ بالله یا کوڕی خوایە، لەگەڵ ئەوەی کە کەسێک تاغوتێک و ستەمکارێکی دەپەرستێ وەکو یەک کافر دەبن. معنە ئەوە نییە پێغەمبەرەکە و تاغوتەکە وەکو یەکن. خۆ پێغەمبەرەکە ئاگای لێ نییە کە خەڵک دەیپەرستێ، خەڵک عیسای دەپەرستێ و بەخوای دەزانێ، ئیسا ئاگای لێیە؟ بێگومان نا. خەڵک مەلایکەتی دەپەرستێ، مەلایکەت ئاگایان لێیە؟ نا. زۆر جاریژە خەڵک دەچن قەبرێکی دەپەرستن، وایە کەسێکی مردوو دەپەرستن، هانا بۆ کەسێکی مردوو دەبن، کەسە مردووەکە گوناهبار دەبێ؟ نەخێر، کە بە زیندوی ڕازی نەبوو بێت، بە زیندوی خەڵکی فێر نەکرد بێت، بە زیندویی ئەوەی بەجێنێژ پێ هیچ گوناهبار نابێت. تۆ بۆ خۆت گوناهباری کە دەچیت لە قەبرێکی هاوار دەکەی. بنمونە تەوەکولت وایە پەڕۆیەک یان شتێکی بێڕوح گڵێک زەررت پێدەگەێنێ یا قازانجت پێدەگەێنی، خودی شتەکە گوناهبار نییە، گوناهباریەکە ئەتۆی. بۆیە بە هیچ شێوەیەکی خوای گەورە نەک فەرمانی نەکردووە ڕێگەشی نەداوە. ولا یەأمرەکم فەرمانتان پێ نەکراوە و هەروەها یعنی ڕێگە پێدراویش نییە کە فەرمانتان پێ بکرێ کە ئەن تەتەخیدوا المەلائیکەتە کە بگرن ئێوە مەلائیکەتەکان و والنەبیینە و هەروەها پێغەمبەرانیش بە ئەربابن جگە لە خوای. ئەوە پێغەمبەران و مەلائیکەتەکان دروست نییە بکرێنە خوا. ئەی قەشە و پاپایەتی بێدین کە کاتی خۆی ئیمانیان بە دینە ئەسڵەکەی خۆشیان نەبووە، کەسێکی یان مولحیدی خوانە ناس حەڵاڵت بۆ حرام کات و حرامت بۆ حەڵاڵ کات و ڕێگای دنیا و قیامەتت بۆ دانەوە تۆش بە دوای کەوی. ئەوە ولا یەأمرەکم و هەروەها یعنی ڕەواج نییە کە فەرمانتان پێ بکەن پێغەمبەران سەلامی خوایان لێبێ کە ئەن تەتەخیدوا المەلائیکەتە ئێوە بگرن فریشتەکان و
والنبيين پیغمبرانی خوا بە ئەرباب بە پەروەردیگار و بە خوای خۆتان. جا خوا دەفەرمێت ئەمڕوکم بالکوفر، ئایا خوای گەورە یا پێغمبەران سەلامی خوایان لێبێ دەکرێت فەرمانتان پێ بکەن شتێککەن کە بێ باوەڕیە؟ هەربی بە عەقڵیش ئەمڕوکم دەکرێت پێغمبەران ئەوانەی وەحیان بۆ هاتووە فەرمانتان پێ بکەن بالکوفر بە شتێک کە بێ باوەڕ بوونە و ئینسان پێی لە دین دەردەچێت بعد إذ أنتم مسلمون، دوای ئەوەی کە ئێوە بوون بە مسلمان. ئەوە لە عەقڵیشدا جێ دەبێتەوە؟ بێگومان نا. ئەمڕوکم، ئایا دەکرێت پێغمبەران سەلامی خوایان لێبێ یا شوێن کەوتوانی پێغمبەران فەرمانتان پێ بکەن بالکوفر بە شتێک کە بەهۆیەوە دەبنە بێ باوەڕ بعد إذ أنتم، دوای ئەوەی کە ئێوە مسلمون بوون بە مسلمان و خۆتان بەدەستەوە داوە. بێگومان شتیوا نییە. جا کات خۆی مەسیحیەکان جوولەکەکان کە ئاتە نەدەهاتنە خوارێ دەیانگوت دەی پێغمبەری خوا خۆیمە قەشە و ئەحبار و گەورەکانی خۆمان ناپەرستین. پێغمبەری صلی الله عليه وسلم دەی فەرموو ئایا حەڵاڵتان بۆ حرام ناکەن، حرامتان بۆ حەڵاڵ ناکەن و ئێوەش بە قسەیان ناکەن؟ دەیانگوت با. دەی فەرموو کەواتە ئەوە پەرستن یعنی یا لە ئێستا خۆ کەس زۆر جار کە باسی شەخص پەرستی و دارپەرستی و تاغوت پەرستنی دەکرێت خەڵک پێی وایە ئیلا دەبێ کەسەکەی بێنی لە پێش خۆتی دانەی سوزدەی بۆ ببێ و بۆی بچەمیەوە ئەو جار پەرستوتە. نا، طبعاً ئەو شتانێک کە حەقی خوان بە نمونە خۆشەویستی تەواو، ترسی تەواو، تەوەکولی تەواو، بەقسێکردنی تەواو، حەڵاڵکردن، حرامکردن، زەرەر گەیاندن و قازانج گەیاندن بەدەست شوێنەوانە هەمویان بەدەست خوان. هەر کامێک لەوانە بۆ غەیری خوا قەرار دەی، هەر کامێک لەوانە پاڵ بێ لای کەسێکی دیکە پێ دووا بێ کەسێکی دیکە دەتوانێت بۆت بکات جگە لە خوای، یعنی کەسەکەت پەرستووە جا هەستی پێ بکەی یا هەستی پێ نەکەی. جا پێغمبەران هاتوون تا خەڵک ببێتە خواپەرست. ئەی دەکرێت پێغمبەران بۆ خۆیان خەڵکی فێری ئەوەی بکەن شتی دیکە بپەرستن؟ بێگومان نا. ئەو جار دەفەرمێ وئیف بیرکەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی ئینسان کاتێک کە ئەخەذ الله وەری گرت خوا میثاق النبیینە پەیمان و بەڵێنێکی تند لە پێغمبەران. خوای گەورە لە ئادەمەوە هەتا عیسا، عیسا کۆتا پێغمبەرە پێش پێغمبەری ئێمە، یەکەم پێغمبەریش ئادەمە. هەر پێغمبەرێک هات پێ خوای گەورە پێغمبەرەکەی بان کردووە و وعدی لێ وەرگرتووە کە ئەگەر پێغمبەری کۆتا هات و تۆ لە ژیاندا مابووی واجبە لەسرت ئیمانی پێبێنی، ئەوە یەک، و هەروە پشتیوانی لەو پێغمبەرە بکەی و واز لەو ئاینەش بێنی کە بۆ خۆت لەسەری، چونکە دینی کۆتا ئیسلامە و پێغمبەری کۆتاش محەممەدە صلی الله عليه وسلم. وإذ أخذ الله، يعني بیر بکەنەوە کاتێک وەری گرت خوا میثاق النبیینە پەیمان و بەڵێن لە پێغمبەران. پەیمانەکە چی بوو؟ فەرمووی لەما ئاتەیتوکم من کتابین، لەما ئاتەیتوکم من کتابین، يعني کاتێک کە لەبەر ئەوەی بەخشیومە پێتان کتێبت وە حیکمە، وهروەها پێم بەخشیون حکمت و دانایی. ئەو جار ثم پاشان دوای ئەوەی کە حکمت و کتێب و داناییم پێداون جاءکم هات بۆتان ڕەسوولون پێغمبەرێک کە مصدق لما معکم کە ئەو پێغمبەرە بەڕازدا بنێت ئەو کتێبەی کە بۆ ئێوە هاتۆتە خوارێ، کە معلومە پێغمبەری ئێمە خۆی هەموو ئومەتەکەشی ئیمانمان بە هەموو پێغمبەران هەیە، بە هەموو کتێبە ئاسمانیەکانیش هێوانیە. یەکێک لە شەش ڕوکنەکان بریتیە لە ئیمان بوون بە کتێبە ئاسمانیەکان، یەکێکی دیکەیان ئیمان بوونە بە پێغمبەران. ئەگەر کەسێک مسلمان بێ و چەندە ئیمانی بە قورئانە هەمان ئیمانیشی بە تەورات و ئینجیل و زەبور و سحوفی ئیبراهیم و کتێبە ئاسمانیەکان دیکە نەبێ کافرە، لە دین دەردەچێت. چۆن ئیمانمان بۆ هەیە محەممەد پێغمبەرە سەلامی خوای لێبێ، ئەگەر ئیمانمان بە پێغمبەراتی ئیبراهیم و نوح و ئادەم و ئیدریس و هەر پێغمبەرێکی دیکە نەبێ کە ناوی هاتووە یان نەهاتووە پێی کافر دەبین. خوای گەورەش هەمان پەیمانی لە پێغمبەرانی پێشووتریش وەرگرتە بوو، فەرمووی هەر کاتێک بۆتان هات ڕەسوولێک پێغمبەرێک کە ئەوە نیشانەکەیەتی کە مصدق لما معکم بەڕازدا بنێ ئەو کتێبەی کە لەگەڵ ئێوەدایە لەتؤمنون به، يعني پەیمان بێ بەڵێن دەبێ بدەن، سوێندی دەبێ بخۆن کە دەبێ ئیمانی پێبێنن. ئەوە یەک. وەلەتەنسوڕونەه، و دەبێ یارمەتیشی دەن، سەریشی خەن، پشتیوانیشی لێ بکەن، یعنی واز لە دینی خۆتان بێنن.
ئەو جار قالە دوای ئەوەی کە خوای گەورە پەیمانی لە پێغەمبەرەکان وەرگرتووە پرسیاری لێکردون ئەقرڕتم ئایا دان بەو پەیمان دانەتان دەنێن دانی پێدا دەنێن ئیعتراف دەکەن ئەو جار خوا دەفەرمێ وەئەخەذتم وەرم گرت على ذلكم لەو لەسەر ئەو کارەتان ئیسری یعنی سووربوونی خۆم و پەیماننامەی خۆم ئەو جار قالوا هەموو پێغەمبەران گوتویانە ئەقرڕنا ئێمە دانمان نا بەوەی کە ئەگەر پێغەمبەری کۆتا هات ئیمانی پێبێنین و هەروەها پشتیوانی بکەین و سەری خەین ئەو جار قالە خوای گەورە فەرمووی فەشهەدوو هەمووتان شاهد بن لەسەر یەکتری کە پێغەمبەری کۆتا محەممەدە دینی کۆتا ئیسلامە وأنا معكم أمنيش لقل إيوة من الشاهدين لو كسانم كدب شاهد بسر إيوة كشوعد تانداو إيمان بو بيغمبرا بينو ببن شوين كوتي أو بيغمبرا كخوا خود دزانه كبيغمبرا كان نامينن ويا بلان بيمان لبيغمبران يعني بيمان ل شوين كوتوا كانيان وچون خوا بيماني لبيغمبرا كان ورقرتوا بو معلوماتان همو بيغمبرانش بيمانيان لە ئومەتەکەیان وەرگرتووە پێیان گوتون پێغەمبەرەکانی پێشوو و پێغەمبەرەکانی کۆتایی دەبێ وەکوێک ئیمانتان پێبن هەمووان پێیان گوتون کە پێغەمبەری یەکەم ئادەمە و هەروە پێغەمبەری کۆتا محەممەدە دەبێ ئیمانمان پێی بێت و ئەگەر کەوتینە ئەو زەمەنە بە دوای کەوێت ثم جاءكم عفوا آياتك دەفەرمێ وإذ أخذ الله ميثاق النبيين يعني بيركنا وكاتك كوري قرتخوا بلين وبيمان لبيغمبران واضحة لما آتيتكم من كتاب كاتك هاتوا بوتا آتيتكم يعني بخشيو ما بيتان يعني لبر أويك بخشيو ما بيتان من كتاب كتاب وحكمة داناي ثم باشان جاءكم هاد بوتان رسول پیغمبرك كمصدق لما معكم كبرازدانري او كتابانه كلقل ايويا لتؤمنن به دبي ايوا باوري بيبينن ولا تنصرنه ودبي سري خنو پشتیوانی شي لبكن قال خوای گەورە بە پێغەمبەرانی فەرموو ئەقرڕتم ئێوە دان بەو بەڵێنەدا دەنێن ئەو جار کە دانیان پێداهێناوە خوا دەفەرمێ وەئەخەذتم وەریشم گرت لێتان على ذلكم لەسەر ئەو پەیماننامەیە ئیسری وعدی خۆم بەڵێنی خۆم سوربوونی خۆم ئەو جار قالوا هەموو پێغەمبەران گوتویانە ئەقرڕنا دانمان بەو پەیماننامەدانا ئەو جار قالە خوای گەورە پێیان دەفەرمێ فەشهەدوو هەمووتان شاهد بن لەسەر خۆتان و لەسەر ئومەتەکانتان وأنا معكم ئەمنیش لەگەڵ ئێوە یەکێکم لە شاهیدەکان لەسەر پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم جا خوا دەفەرمێ فەمەن تەوەلا بعد ذلك هەر کەسێک پشتی هەڵکرد لە ئیمان هێنان بەو پێغەمبەرە سەلامی خوای لێبێ یان لەو پەیماننامە و بەڵێنە بعد ذلك دوای ئەوەی کە پەیمانیدا و بەڵێنیدا فأولئك هم الفاسقون ئەوانە بەبێ گومانی لەو کەسانە کە لە فەرمانی خوا دەرچوون و بئەمری خوای گەورەیان کردووە فمن تولى بعد ذلك هر کەسێک پشتی هەڵکرد لە ئیمان هێنان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بعد ذلك دوای ئەوەی کە پەیمانیدا و بەڵێنیدا فأولئك ئەوانە هم بەدڵنیایی الفاسقون لەو کەسانە کە لە ئەمری خوا و لە فەرمانی خوا دەرچوون ئەو جار خوای گەورە دەفەرمێت ئەفەغەیڕە دینی الله ئایا جگە لە ئاینی خوا یەبغون دەگەڕێن بە دوای ئاینێکی دیکەدا بەتەمان ئاینێکی دیکە جێبەجێکەن شریعەتێکیکە جێبەجێکەن لە کاتێکدا وەلەهو هەر بۆ خوا ئەسلەمە خۆیان بەدەستەوە داوە من في السماوات والأرض هەرچی هەیە لە ئاسمانەکان و لە زەوی هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویدا هەیە بە یاسایەک دەڕوا بەڕێوە کە چێ بۆی داناوە خوا بەڵام جۆری جێبەجێکردنی ئەمری خوا هێندێکی تەوعەنە بە خۆشی خۆتە وەکو ئێمە ئیماندا ئینسان اختیاری هەیە وایە مەسەلەن دەتوانی نوێژە بکەی دەتوانی نەشیکەی وایە کە نوێژە دەکەی بە اختیاری خۆت ئیطاعەی خوای گەورە دەکەی وایە دەکرێت ڕازگۆبی دەکرێت ڕاستی نەڵێی کە ڕاستی دەڵی بە ویستی خۆت بەڵام هێندێک جار بەکەڕهەنە بە ناچاریە بە نمونە چەندە ژیەی بەدەست خۆتە نا باڵا چەندە بەدەست خۆتە ڕەنگت چۆنە بەدەست خۆتە
ساغی نەخۆشی بەدەستخۆتە نا هەندێک هەر ئینسانیش هەندێک جار بەویستی خۆی دەتوانێت ئەمری خوای جێبەجێکە هەندێک یاساش هەنە بە ناچاری دەبێت جێبەجێکەی بەڵام دروستکراوەکانی کە غەیری ئینسان و جنۆکە یعنی ئەگەر اختیاریشیان بدرێتێ هەر بە قسەی خوای دەکەن و ئەگەر اختیاریشیان نەبێت ناچارن هەر ئەمری خوا جێبەجێکەن و ناتوانن لەو یاسا و ڕێسانە لادەن کە خوا دیاری کردووە بۆیە وئیلەیهی و هەر بۆ لای خوش یورجعون هەرچی سەرنجام و دروستکراو هەیە دەگەڕێتەوە لای خوای گەورە و لێپرسینەوە و محاسبەکردنەکەی ئەگەر هەبێت لەسەر خوای پەروەردگارە قل عفو أفغير الله أو استفهامها استفهام تعجبا يعني جاي بسر سرمانه وخواي قورا يان دفرمون استفهام إنكارية أفغير الله يعني بوتان نية جيجا لا عيني خوا بدواي هج عيني شيكا كون أفغير الله آية أفغير دين الله آية جيجا لا عيني خوا يبغون داواي عيني شدي كذا كان بدواي عيني شدي كذا دقرين لكاتك دا نكهر إنسان كان وله هربو خواي أسلم خوان بدستو داوا من في السماوات والأرض هرچی لە ئاسمانەکاندا هەیە بەتایبەتی لە ئاسمانەکاندا مەخلوقێکی لێ نییە چرکە ساتێکیش بێ ئەمری خوای گەورە بکە ئەو هەموو ئەستێرە و هەسارە گەورانە ئەگەر بە مسقالە زەڕە بێ ئەمری خوای گەورە بکەن کەون تێک دەچێت و هەرچی لە زەویشدا هەیە ئیلا ئینسان نەبێت ئەوان جنۆکە خوا اختیاری داونێ ئەوان هێندێک جار لە هێندێک شتیدا بەتەوعان بە اختیاری خۆیان و هێندێکیش بكر وبناچاری هەر دەبێ ئەمری خوای جێبەجێکەن وإليه يرجعون هەر بۆ لای خواشە گەڕانەوە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه